بۆ بەڕێزان حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی پێنجوێن گشت لایەنە پەیوەندیدارەکان میدیا و کەناڵەکانی ڕاگەیاندنی بینراو و بیسراو بابەت یادداشتی مامۆسایانی وانەبێژی سنووری پەروەردەی پێنجوێن. ئێمە وەک مامۆسایانی وانەبێژی سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی پێنجوێن ماوەی چەندین ساڵە بێ گوێدانە ماندوو بوون بە ڕەچاوکردنی بارودۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر دڵسۆزانە ئەرکی سەرشانمان لەناو کەرتی پەروەردە بەجێگەیاندووە. خەمخۆرانە بەردەوام بووین لە ئەرکی پیرۆزی پەروەردە و فێرکردنی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە. بۆ ئەم مەبەستە لە ساڵانی ڕابردوو هیچ کات بەراوردی ئەرکی سەرشانمان و مافە زەوتکراوەکانمان نەکردووە. لە پشودرێژیمان و هەستکردن بە بەپرسیارەتی تا ئێستا بەردەوامیان داوەتە پڕۆسەی فێرکردن لەم سنوورەدا. لە پشووی هاوینی ئەم ساڵ زیاد لە چەند جارێک هۆشداریمان داوە لە ئەگەری خەمساردی و بەدەمەوە نەهاتنمان بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەین. هەتا ئەم دەقەیە کە قسەی تیا دەکەین بچووکترین هەوڵی جدی نابینین لە ئاست تموح و ماندووبوون و ئامانجی ئێمەی مامۆسایانی وانەبێژ بێت. هاوکات ئێمەی مامۆسایانی وانەبێژ گەشتوینەتە ئەو بیر و بڕوایی چیدی بەو بڵێنە بێکردارانە بڕوان نەکەین کە ئەمڕۆ لە بەردەم پەروەردەی پێنجوێن زەنگی یەکەم ڕۆژی خوێندنی ساڵی 2023 بۆ 2024 ئەگۆڕین بۆ زەنگی بایکۆت. هاوکات بەردەوامی دەدەین بە بایکۆت و خۆپیشاندان تا ئەو کاتەی بەڵێنەکان لە چوارچێوەی نووسینەوە ئەبن بە کردار. دەستەی نوێنەرانی پەروەردەی پێنجوێن 11 نوێی 2023